یەکێک لە خوێندنگاکانی سنووری پەروەردەی چۆمانە بە هاوبەشی لەگەڵ نووسینگەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژبەژنان چەند چالاکیەک ئەنجام دەدەن. من وەک خوێندکارێک ئەوڕۆ بەشداریم کرد لە یەکێک لە چالاکیەکانی قوتابخانەکەم کە تایبەت بوو بە ڕۆژی تونند و تیژی بەرامبەر بە ئافرەتان. ئافرەتانی ئەمڕۆ لە هەموو بوارەکانی ژیاندا پێشڕەون. زۆربەی ئافرەتانمان مامۆستان و مامۆستای زۆر لێ هاتوو سەرکەوتون، ئافرەتانمان پزیشکن لە بوارەکەی خۆیاندا زۆر لێ هاتوون و هەروەها لە بوارەکانی دیکە وەکو بوارەکانی سەربازیدا ئافرەتان پێشڕەون و توانیویانە لە هەموو بوارەکانی ژیانیاندا بە سەرکەوتوویی ڕێبەری و پێشڕەوی بکەن. تەنانەت زۆر جار دەبینین ئافرەتان سەرکردایەتی وڵاتان دەکەن و وڵاتەکەشیان لە ڕووی کۆمەلگاوا لە پێشکەوتوترین وڵاتەکانی جیهانە. هەموو ئەوانە وای کردووە توانای ئافرەتمان لە سەرجەم بوارە جۆرا و جۆرەکان بۆ جەر بکەوێت و وا بکات کە شانازی بە تواناکانی ئافرەت بوونەوە بکەین و ئافرەت بە هیچ شێوەیەک شانی تونند و تیژیکردن بەرامبەری نییە و شایانی هیچ قسەیەکی ناشیرن و دڵشکاندنیش نییە. بۆیە ئەرکی هەموو تاکێکی کۆمەلگایە ڕێز لە ئافرەت بگرێ و هەروەها پایەی بۆ دابن. لە پیشەنگایەکی شێوەکاریدا ئەم تابلۆیانە نمایشکران کە گوزارشت بوون لە ژیان و ئەو پێشێلکاریانەی ڕوبەڕووی ژنان دەبنەوە. لە نێو جەنگەڵ باوەش لە پێخەوت سەرینەکەمەدەم. من وەکو نووسەرێک و شێوەکارێ کە ئەمڕۆ بەشدارم لە پێشەنگایە کە تایبەتە بە تابلۆیەک لەسەر ڕۆڵی ئافرەت لە کۆمەڵگادا و باسی کێشەکانی ژن و ئەو شتانەی کە بەسەر ژندا دێت و بە پێشکەشکردنی چەند شەحرێک و چەند شانۆیەک و وەکو ئێمە ئەزانین کە ژن تا ڕادەیەکی زۆر لە کۆمەڵگە ئێمەدا شکێنرایەوە لە پشت ئاستەنگەکانەوە خۆی شاردۆتەوە لەبەرەوەی کە شکێنراوەتەوە لە ڕووی دەرونیەوە هەم جەستەیەوە و ترسێکی هەیە کە ناتوانێت بەرەو ڕووی ئەم شتانە ببێتەوە و خۆی دەربخات و بیرڕاکانی ئەو شتانەی کە هەیەی بەهرەکانی ئەوانەی کە لە ناخیدا هەیە بیهێنێتە دەرەوە. لە ماوەی دەمانگی ڕابردوو بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژبەخێزان لە ئیدارەی سۆران کەمترین کەیس لە چۆمان تۆمارکراوە دژبەژنان. پێشەوە مەحموود کورسات نیوز، چۆمان.